باشە سڵاو ڕێز بۆ هەموو لایەک عەزیزان و خۆشەویستان بەخێر بێن سەر چاوانی من وردە وردە ئەچینە ناو هەموو قسە و باسەکانی ئەم شەو هیوادارم کە بتوانین کۆمەڵی حەقایق بە خەڵک بڵێن لە کوردستانە کە وەزعەکە بەرەو کوێ و چییە گوزەرێنێ هەمووتان بەخێر بێن چەند دەقیقەیە ئەوەسین تا هەموو بەڕێزان کۆبنەوە چونکە پێش یاریەکەی و 1 ساعتی ماوە بۆ یاریەکە پێشەوە ئێمە لایڤەکەمان دەکەین بە نیو ساعتی هەوڵێم کۆتایی پێبێنم قسە و باسەکان و دوایەوە لە خزمەتتان مەرەخەسە بم ئێستا هەموو شتێ باشە بەخێر بێن سەر چاو عەزیزان بەخێر بێن دۆست و نێر هەمووتان بەخێر بێن سەر چاوەوە ئارام ئەحمەداتن ئەرێ وەڵا شوێنەکەم گواستۆتەوە لەبەرەوەی کە میوان وشتم هەیە ئەم شەو دەورم قەرەباڵغ بوو ئیتر باشم ئەم ژوورە پشکۆلانێ و ئاوا لەسەر پەردە و مەردە شتێ دە فەقیریە فەقیری بە قوربانتان بێتە کاکە هەیە هەزار دیێ و بێنوبەرەی هەیە و ئێمەی فەقیر و داماویش ئەوتە بە مۆبایلێکەوە شەڕایەکەندا 15 ساڵە دژی ئێمە هەموو دزوو جەردەیە بەخێر بێن سەر چاو ماتن باقومی ئاویش بخۆمەوە بەڕێزان جاو کاتە فوی پیاکەین وەزعەکە بەخێر بێن پەلەمەکەن تەحملتان بێ ئەڵێ ئەبێ ئینسان سەبری ئەیوبی بێ تەحملی هەبێ بۆی کە کارەکان مەیسەر بێت و کارەکان باش بێت ئەرەوەڵە با ژوورەکەمان فول بێ لە هەواڵان لە خەڵک ئەو کاتە قساکەین بەخێر بن سەر چاو بەخێر بن یاخۆ بەخێر بن سەر چاوانی بن پەلەتان نەبێ بۆ یاریەکە کاکە بۆ یاریەکە پەلەتان نەبێ ڕەنگە بۆ بەریتانیەکان خراپ بێ بەڵام بۆ یاری هێشتا 50 دقیقەماوە من زووتر تەواو بووم و خۆشم مەچم سەیرەکەم بزانم ئیتالیا و ئینگلند کێی باتەوە عەزیزان وردە وردەش بە ناو قسە باسەکە خۆشەویستان سەرەتا ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە هەزاران کەس لە پارتیەکان و نۆکەرەکانی ماڵباتی تاڵەبانی و هەتا گروپی گردەکەیش کە ساڵانێکە من شەڕی هەموو ئەمانەم کردووە وەکو ئەڵێن وەکو هەژار موکریانی ئەڵێن نەقیزەم لە هەمویان ڕاداوە دەستیان کردو بە توهمە پێچانەوە و بێڕێزیکردن و سوکایەتی و ئالەم بابەتانە بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە من گوێ بەمانە نادەم بەڕاستی هەر بەڕاستی من شانازی بەخۆمەوە کە وەکو ئارام ئەحمەد کە هەزاران ئینسانم بەخۆمەوە مەشغوڵ کردووە بەبێ ئەوەی جوابیان بدەمەوە بەبێ ئەوەی حسابیان لەسەرکەم بە هەزاران کەسم والێ کردووە شەو و ڕۆژبی لە ئارام ئەحمەدەکەنەوە ئەوە بێ چی بکە ئەوە بۆ واڵێ ئەوە بۆ وایوت ئەمە ئەوەی کرد ئەوەی کرد ئەمە بەڕاستی بۆ من جێگەی شانازی ئەمە ئەو لایەنیان بۆ هەندێ برادریش کە دەڵێن پشتیوانی لاهورەکەیت و ئالەم بابەتانە بۆ بەڕێزانە و بۆ خۆشەویستانە ئاڵێم من بۆ خۆم پێم وایە کە ئێوە سیاست نازانن بەڕاستی من بەداخم بۆ ئێوە بەبێ ئەوەی بە خۆتان بزانن خزاونەتە ناو سەنگەری پاڤێڵ و قوباد و شاناز و بنەماڵی بارزانی بەڕاستی باشە ئەمە کارە ساتەکەیە لە واقع ئەتانەوێ بە دژایەتیکردنی لاهوری شێخجەنگی لە بیت بڵێن بە پاڤێڵ و بە قوباد و بە شاناز و بە بنەماڵی بارزانی بەڕاستی ئەمە کارە ساتەکەی ئێوەیە باشە ئەمەیە لە واقع ئەوە هەمووتانە بێ ئەو ڕاستیە بزانن دەیان ساڵە من شەڕی پارتیوێشێتی یەکەم دەیان بابەت و لایفم هەیە هەردژی ئەم لاهوری شێخجەنگیش ئەوەنەی من شەڕی ئەمانم کردووە ئەوەندەی من خوێنی خۆم لە کاسە کردووە ئەو دۆستانەی کە گلەیم لێەکەن هیچیان نەکردووە بەرامبەریان بەڕاستی بەس گوێیان لە ئێمەمانان گرتووە واتە بەس گوێیان گرتووە بەڵام ئێستا کە ئارام ئەحمەد عەقڵی ئیشەکە و بیر ئەکاتەوە و من ناخزێمە سەنگەری تورکیا و بنەماڵی بارزانی و قوباد و پاڤێڵ و ئالەم بابەتانە باشە چونکە لەم کاتەیە ئەگەر ئەوە بکەم ئەو بەڕاستی نامەردیە باشە ئەوە پێڵێن نامەردی ناکرێ من کۆمە سەنگەری ئەو دزوو جەردانە کە 30 دانە ساڵی ڕێکە کۆمەلگای ئێمەیان بۆ دەردەبردووە بەڕاستی بۆیە لێرەوە من بەداخم بۆ هەموو ئەو برادەرە خۆشەویستانە باشە کە دەیانەوێ من بکەومە دژایەتیکردنی لاهور و بکەومە خزمەتی پارتی و بنەماڵی بارزانی و دەستگای پاراستن و زانیاری و پاڤێڵ و قوباد و ئالەم بابەتانە وەکو ئەوەی کە ئەمانە واتە بنەماڵی بارزانی و بنەماڵی تاڵەبانی ئەمانە زۆر شەریفن بەڵام سەبەبی هەموو مشکلاتەکانی ئەم 30 ساڵە تەنها لاهوری شێخجەنگی بێ پێیان وایە ئەگەر لاهور لە ناوێکێتیان نەما یا شتێ ڕووبدا لەو حاڵەتانە ئیتر کوردستان ئەبێ بە شامی شەریف ئەمەیە بەڕاستی ناسیاسی بوونی ئێوە بۆیە هەمیشە بنەماڵی بارزان ئێبێ بە کەڵەگا بەسەر ژیان و گوزەرانی ئەو خەڵکەوە بەڕاستی بۆیە هەتا ئێوە ئاوا بیر بکەنەوە ئەبێ بنەماڵی بارزانی و بنەماڵی تاڵەبانی ئەوانە سوار بن ئێوەش بەڕاستی پیادە بن بۆیە هەمووتانە بێ ئەو ڕاستیە بزانن ئەم مەوزوعە عیلاقەی بەسەر مەسەلەی ئاڵوگۆڕی پۆز نییە
مەسەلەکە جێبەجێکردنی ئەجندای پارتی و بنەماڵەی بارزانی و ئەردۆغانە. شەڕیمە ئارام ئەحمەد لەسەر لاهور نییە، شەڕم لەسەر هەیمەنەی بنەماڵەی بارزانی و بنەماڵەی تاڵەبانیە لە دەڤەری سلێمانی. ئەمە من ئەوە ئێوە با لاهوری شێرجەنگی نەبێنێ کێشە نییە، بزانم ئایندەی ئەو ناوچەیە چی بەسەریە لە حەقیقەتە. باشە پاڤێڵی جەلال تاڵەبانی کە لە هەموو تەمەنیازی بکەیەکی بۆ کون نەتەقاندووە کە شەو و ڕۆژ خەریکی ئافرەت و خەریکی حەشیش و خەریکی قاچاقچێتیە بە پاڵپشتی بنەماڵی بارزانی ئەوێ ببێ بە کەسی یەکەمی یەکێتی. باشە ئەمانن خەتەرن بەڕاستی کە ببن بە حاکم لە کوردستانی باشوورا بەڕاستی. باشە عەرابی ئەم کارەیەش قوبات تاڵەبانیە کە هەمووتان ئەیناسن زیاتر لە 15 ساڵە چاگێڕی دیوەخانەکەی بنەماڵەی بارزانیە. باشە یعنی ئێوە دۆستانی من ئەتانەوێ من بخەنە خزمەتی قوبات و پاڤێڵ و بنەماڵەی بارزانی هەر بەڕاستی ها ئەتانەوێ وا بکەن؟ چۆن شتی وا بێ بەڕاستی؟ چۆن ئێوە بیر ناکەنەوە کەم هاوکێشەیە چۆنە و نەتیجەکەی چی بەسەریێت؟ ئێستا هەمووتان بۆ باسەکەم و دەوەدا بۆی تێبکەن. من دەمەوێ بەرچاوی دۆست و ناریش ڕوون بێت. باشە چونکە من قسە بۆ ئەمڕۆ ناکەم، من قسە بۆ مێژوو ئەەکەم لە حەقیقەتە. ئەمڕۆ چی ببێ هەر ئەوەیە کە ئەبێ کەس ناتوانێت بیژێرێتەوە بە نمونە. باشە بەڵام ئایندە وەڵامی ئەمڕۆ ئەداتەوە کە دوای ئەوەی تەپ و تۆزەکە نیشتەوە و ماوەیەک مۆزوعەکان تێپەڕین ئیتر هەموو کەس تێگا کە ئارام مەحموود چی وتووە. سەرەتا کە من دژایەتی گۆڕان و گردەکەم کرد بە هەزاران بێحورمەتیم پێکرا. باشە بە سەدان کەسیش دوایی داوای لێبوردنی لێکردم وتی کاگەرم تۆ لەسەر حەق بووی بەڕاستی چونکە من ئەمزانی گۆڕان تەواو بووە. من لە چلەکەی نەوشوام سەفا لە سوید و لە هۆڵەندا لە داناخە وتم گۆڕان لەگەڵ کاک نەوشیوانە مرد تەواو چونکە بۆ لەبەروێ من هەمیشە سێ هەنگاو لە پێش ئێوەم بەڕاستی. من ئەڵێم سێ بەڵام لە واقعە سی هەنگاو لە پێش ئێوەم بەڕاستی. ئەمە واقعەکەیە. ئەوەیە من خۆم ئەزانم کە ڕاستی وتن باجەکەی چەندە گرانە، چۆنە بێ قوربانی بۆ بدەم و چۆنە بێ تەحملی ئەو هەموو سوکایەتی و بێڕێزی و ئەو هەموو تۆهمەیە بکەم بەڕاستی. باشە یەکێ لە پاڤێڵ 10,000 و یەکێ لە مانی 6,000 و یەکێ لە 50,000 و ئارام ئەحمەدیش دوو لە ڕێوە دوو لە ڕێوە هیچ شتێکیشم نەبینەوە بەڕاستی. ئەمە بێشەرەفی ئەو پیاوانی بنەماڵەی بارزانی و جەماعەتی پاڤێڵ و قوباد و گردە درۆزنەکەی گۆڕان بەڕاستی. بۆیە خۆشەویستان کێشەکانی ناوێکێتی هینی ئەمڕۆ نییە، بەڵکو کێشەکان زۆر لەمەش گەورەترە کە خەڵکی ئێستا ئەیبینێت. حتا باسەکە لابردنی سەرۆکی دەستگای زانیاری و دژە تیرۆر و نازانم مەتار و پارێزگار و ئەمن و ئاسایش و ئەم مەرز و ئەم لەو ئەمانە نییە لە حەقیقەتە. هیچی ئەمانە نییە چونکە ئەگەر ئەمانە وایە هەر لاهور و هەر پاڤێڵ بەیەکەوە ئەیانتوانی هەمووی ئاڵوگۆڕی تیا بکەن. باسەکە ئەمە نییە. باشە بۆیە ئەم یاری ئێستا لە ناوێکێتی ڕوویاوە یاریەکە کە لە مێژووی یەکێتی نیشیمانیان ڕووی نەداوە لە حەقیقەتە. لە مێژووی جەلال تاڵەبانی شانسەفە کاتی خۆشە هەر ڕووی نەداوە ئەم مۆزوعە زۆر جیاوازە لە حەقیقەتە. باشە بە نمونە هەر ئەوەی کە ئەمڕۆ دایانناوە پێشتری سەرۆکی دەستەیەک بووە بۆ دژەتۆر هەر لەوێ کاری کردووە بەس ئەوەیە پیاوی لاهور بووە پێشتر ئێستا پیاوی پاڤێڵە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ کاکە خۆ نەچوون لە هەندستانەوە کەسێک بێن زۆر مهم بێ هەرۆ پیاوەیە. باش نییە ئەوەیە جا بۆ ئێمەمانانیش بۆ خەڵکی ئازادی خواسیش بۆ ئەوانەی کە ساڵانێکە شەڕی پاتی وێشێتی ئەەکەین دەستگای زانیاری یا دەستگای پاراستن یان دژە تیرۆر یا ئاسایش یا هێزی هەفتا و هەشتا و تەڕەماش و تەڕەساس ئەم لابن و ئەو لابن و ئەو بێنن هیچ لە مۆزوعی ژیانی خەڵک ناگۆڕێ و هیچ پێنجشی بە ئێمەنیەوە مۆزوعی ئێمە لاقەتە بەڵام باسەکە ئەمە نییە. ئەمەوێ ڕاست و ڕەوان پێتان بڵێم کێشەکە تەنها و تەنها تەصفیەکردنی لاهوری شێرجەنگیە لەسەر داوای ئەردۆغان و بنەماڵەی بارزانی. لەوەیشەوە باشترین گرۆپ کە ئەمانە بتوانن بەکاری بهێنن ماڵ جەلال تاڵەبانیە. باشە ئەو کاتێک کە مەسعود پاڤێڵی بان کرد و پێیوت تۆ کوڕی مام جەلالی و تۆ بەڕەسمی ئەناسم و ئەرەم بابەتانە ماناکەی ئەمە هەر ئەوەیە کە لەگەڵ ئەون و ئەویش بەکارەهێنن دژی لاهوری شێرجەنگی. یەک ساڵە نازانن چۆن لاهور بخەن عاقیبەتی لە ڕێگەی بنەماڵی تاڵەبانیەوە لە لاهور ئەدەن کە لاهور بەداخەوە متمانەی بە ماڵ تاڵەبانی و پاڤێڵ و قوبات کردووە بەڵام ئەوانیش گەورەترین خەنجەریان لە دواوە لێدا کە بەڕاستی خەنجەرێکی بێشەرەفانەیە لە حەقیقەتە.
مەسەلەکە لاهور نییە مەسەلەکە ئەوەیە هەر ئینسانێ ئالەم ڕوانگەوە خەنجەر لە هاوڕەکەی خۆی بدا بەڕاستی نامرد و بێشەرەفە باشە لەبەرەوەیە پاڤێڵ تاڵەبانی و قوبا تاڵەبانی شاناس سێ ئینسان لە لوتکەی بێشەرەفیان ڕاوەستاون و هیچ خێرێکیان بۆ یەکێتی و بۆ خەڵکو و کورد نابێ بەڕاستی ڕۆژێ دادی ئەمانە تورەکە ئەکرێ بەسەریانە ڕسوا و ڕۆبن ئەو پاریشکە زیوانە ناتوانن بیخۆن بەڕاستی باشە ئەردۆغان خۆشەویستان زۆر لە لاهور تووڕە بووە لە سەردەمی بردننی هێز خواردن خواردەمەنی حەبوو دەرمان دەرزی فڵانە فیسار چەک و جبەخانە و ئەمانە بۆ یارمەتیدانی پێدە لە ڕۆژ ئاوا لە شەڕی داعشە باشە ئەم ڕقەی ئەردۆغان دەستی پێ کردووە دژی لاهوری شێرجەنگی بەڵام ئەو کاتە چونکە شەڕی داعش هەبوو ئەمریکا کۆمەڵی ئەوەی هەبوو هەوڵی داوە بەڵام هەموو شتێکی نەکردووە ئەردۆغان بەر لە ئێست ماوەیە بەر لە ئێستا پەیامی بۆ لاهوری شێرجەنگی نردووە پێی وتوتی کە ئیتر قبوڵی ناکەین سێدانە مانگە بنەماڵی بازانی ئەیانەوێ شەڕی قەندیل و پەکەکە بکەن لاهوری شێرجەنگی ڕێگرە بەڕاستی بۆیە تورکیا و بنەماڵی بازانی لە بەرامبەر لاهورە هەموو هەوڵێگەدەن کە نەیهێڵن و تەسفیکەن و لای بن چونکە ڕێگەی لە کۆمەڵوازە بەیانی لاهور نەمێنێ بنەماڵی بازانی و لاهور و قوبات هێزی هەفتا و هەشتا و دار و بەر ئەنێرن بۆ شەڕی پەکەکە بۆ خۆی ئەیکەن شەڕەکە باشە بەڵام ئەم ڕێگر بوو تورکیا و بنەماڵی بازانی ئەمیان پێقود ناچێت باشە کاتێکیش کە تورکیا دەیەوێ پارتی شەڕی پەکەکەی بۆ بکە و پاڤێڵ چرکەی لێوە نایە و ڕازیە بەڵام لاهور قسەیە کات و دژە کەواتە ئەمە بۆ تورکیا قبول ناکرێ و دەبێت لە لاهور بدرێ و دەبێت لای بن و لە دەسڵاتی بخن بووە لەوەیشەوە بنەماڵەی تاڵەبانی بۆ ئەوەی یەکێتی تەنها ببێتە هی خۆیان و پاڤێڵ کەسی یەکەمی بێ ئیتر بیر لەوە ناکەنەوە سبێشێ سبێنە چیە بێت بەلا بەختیاریش بۆ ئەوەی زاواکەی کەسی یەکەمی یەکێتی بێ و دوای ئەمە خۆشی بچێتە شوێنەکەی کۆسەر ڕەسوڵ ئەمەی ئەنجومەنی باڵاکەی یەکێتی خۆ بچێتە ئەوێ ئەویش بەرژەوەندی لەمەدا هەیە ئەمش ئەمە ئەمەلا بەختیاریش باشە تورکیا جا ئێستا هەموو دۆستەکان وەکو لە ئەوڵەوەتم ئەیانەوێ من شەڕی لاهورکەم بچمە سەنگەری مەلا بەختیار و پاڤێڵ و بنەماڵی بازانیەوە من شتیوا ناکەم بەڕاستی ئەوە بەسەر منە تێ ناپەڕێت هەموو کوڕ ڕەش بکە من شتیوا ناکەم بەڕاستی ئەوە ئارامەحمە نییە ئەمن دەژێر بێت باشە و تورکیا بۆ ئەوەی لە ڕێگەی بنەماڵی بازانە و تاڵەبانیەوە لە پەکەکە بدا و لاهور لەبەرەوەی کە ڕێگرە ئەوێ نەمێنێت و ئەوێ بڕوە بەڕاستی وێ بێ ئێمە قوڵتر بی لە مۆزوعەکان بکەینەوە دوای کۆنگرە مەلا بەختیار خۆی وتی و هەمیشە شانازی پێوە کردووە وتی ساڵێک نابە هاوسەرۆکی شکست ئەهێنێ ئەمە قسەی مەلا بەختیارە ئێوە شتان بیرەچێتەوە من چیتان یەکم کاکە لەو کاتەوە مەلا بەختیار و بنەماڵی بازانی کار بۆ ئەوەیەکە لەگەڵ پارتیا بۆ ئەوەی هاوسەرۆشی لە ناو یەکێتیە نەمێنێت باشە هەفتەی داهاتوو کە مەلا بەختیار چوو بۆ لای پارتی وەچوو بۆ لای مەسعود بازانی یاریەکە دەستی پێکرد مەلا بەختیار درۆکە کە ئەڵێ لەگەڵ مەسعود باسی ئەومان نەکردووە سەریای لە بەربەڕاستی مەلا بەختیار باشە ئەوە ساڵێک و چەند مانگە پێم وایە قسەکەی مەلا بەختیار بەڕاست گەڕا چونکە بە بەرنامە کاری بۆ کراوە خۆ مەلا بەختیار فاڵگرەوە نییە چاوەکەم فاڵگرەوە نییە کاریان بۆ کردو بۆ مۆزوع دوێنێ مەلا بەختیار بە پاڤێڵی وتووە ئەمە باشترین فرسەتە کە دەستی تۆ کەوتووە و نابێ پاشەکشەکەیت و نابێ هیچ ڕێکەوتن و دانیشتنیە بکەیت و ئەبێ هەتا کۆتایی بڕۆیت ئەمە پێشنیاری مەلا بەختیار بووە بۆ پاڤێڵ کوڕی جەلال تاڵەبانی و بۆ ئەوەی پاڤێڵ بێتە کەسی یەکەمی یەکێتی و تەواو بێ بنەماڵی تاڵەبانی بنەماڵی شێرجەنگی بۆ ئەو لاوە مەلا بەختیاریش لە دواییە بچێتە شوێنەکەی کۆسەر ڕەسوڵ و تەواو کەچی ئێستا ئێوە ئەتانەوێ من شەڕی لاهوری شێرجەنگی کەم بسمك بکەومە خزمەتی پاراستن و پاڤێڵ و قوباد و مەلا بەختیار و ئەم جۆر جانەوەرانە کە 30 ساڵە من شەڕی ئەمانەکەم من شتیوا ناکەم ڕاستی منە گەوجنی لە حەقیقەتە دوێنێ قوباد تاڵەبانی چونکە کوڕی باوکێتی چوو بوو لای لاهوری شێرجەنگی بۆ ماڵەوە خۆشەویستە من هەواڵەکانم هەمی پێگات دەستی کردبوو بە گریان ڕێک لە ماڵی لاهوری شێرجەنگی داوای کردبوو بەڵکو شتەکە بە خۆشی کۆتایی پێبێ واتە تەسلیم بێت بە ئیرادی بنەماڵی تاڵەبانی و بڕوات و تەواو ئەرم بابەتانە باشە یعنی ئەم دەڵاڵە بۆ ئەوە ڕۆشتووە کە کات بکوژێ و لاهور هیچ کاردانەوەیەکی نەبێ تا سەرکەوتنی خۆیان باشە چونکە لای ئەمانە قۆنەرەش ماچەکەن تەنها لە دواییە سەرکەوتن بەدەست بهێنن ئاوایە مەسەلەکە وەکو وتم پێشتریش چەندین جار ئەردۆغان هەڕەشەی بۆ لاهوری شێرجەنگی نردووە
لێرەوە کاتی هاتووە کە تەسفی بکەن و بەرگەی بوونی لاهوری شێرجەنگی ناگرن. ماڵی تاڵەبانیش ئەوەی تورکیا و پارتیان پێ باشە، لاهور لابرن و یەشێتی بکەنە موڵشی خۆیان و تەواو. ئەمە یاریەکەیە. کەواتە خۆشەویستانی من، موامەرەکە لە لابردن و دانانی سەرۆکی دەستگایەک یان دەستگای دژە تیرۆرێ یان ئەم فڵان و فیسار و ئەمانن زۆر زۆر گەورەترە بەڕاستی، هیچ ڕەبتی بەمانەوە نییە مۆزوعانە. باشە، بەڵام لێەوە دەستیان پێ کردووە ئەگینا ئیلاقی بەسەر لە دەستگای دژە ترۆر و زانیاری و نازانم فڕۆکەخانەی ئەمە و فڵانە پۆست لابەرویشی کە دانەی هیچ ئیلاقی بەسەر ئەو مۆزوعە نییە. چونکە پێشتر ئەمانە هەمیانێکێتی بن هەرێکێتیشن، خۆشێکی عەجیب نییە کاگەجێ، چ فەرقێکیان هەیە بۆ مۆزوع. باشە، کەواتە موامەرەکە وەکوتم لە لابردن و دانانی سەرۆکی دەستگای یان دەستگای دژە تیرۆر ئەمانە بەڕاستی زۆر زۆر گەورەتر. پاڤێڵ فڕۆکەیەکی تایبەتی بۆ خۆی کڕیوە بە 75 ملیۆن دلار خۆشەویستان. ئەم پاڤێڵە کە ئەڵێ وەڵام من ئەم پۆستانەیە گۆڕم و قاچاقچیوانە کە خۆی ڕەبی قاچاقچیە بەڕاستی. باشە، کەواتە بە کورتی پێتان بڵێم ئەسڵی بابەتەکە ئەوەیە کە لاهوری شێرجەنگی نەمێنێ لەسەر داوای ئەردۆغان و لەسەر داوای بنەماڵی بازانی و لەسەر داوای ماتەڵەبانی. ئەمە ئەسی مەسەلەکەی بەڕاستی. بۆیە هاوکێشەکە ئاوایە. باشە، دژایەتی لاهوری شێرجەنگیەکەی تۆست ئیش بۆ دەستگای پاراستن و بۆ بنەماڵی تاڵەبانی و بۆ مەلا بەختیار و بۆ تورکیا بکەیت. باشە، لەم هاوبینەیە تۆ کامیان هەڵەبژێریت. تۆ لە لاهور گەڕێ کەیفی خۆیەتی کامیان هەڵەبژێری، وازانە ئەمە لاهور نی ئارا مەحمەوە، ئارا مەحموود نیە و نازانم محەممەد ناوەکە یا قادر ناوەکە یا هەر کەسێکە کامیان هەڵەبژێری. من ناشمە سەنگەری بنەماڵی بەزانی و پاگەڵ و قوباد و ئەم حەشیش خۆ و دەرمان خۆ و ساختەشیانە بڕاستی ئەوەیە. باشە، بەنمونە هاوسەرۆکی هەڵوەشێ و تەنها پاڤێڵ وەکو سکرتێری یەکێتی بمێنێتەوە، ئیتر ئەمانە حەقیان بەسەر ئەو یاسایانەوە نییە کە بابە کۆنگرە کراوە و بە دەنگدان بووە و ئەم شتانە. باشە، یەن بەهێشتەکانەکەن و تورکیا و بنەماڵی بازانیش پاڵ پشتیانن، هەتا بەشێک لە گۆڕانەکانی پیاوی بنەماڵی بازانی دیسان ئەوانش هەردشی لاهورن و کار بۆ بنەماڵی بازانی و بۆ ماڵتاڵەبانیەکەن و قازانجیان لەوەدایە بەڕاستی. باشە، هەتا بنەماڵی تاڵەبانی بیر لەوە ناکەن و بڵێم کۆنگرە و بە کۆنگرەیە بکەین یا با پلینۆمێ بکەین لەوێ بڕیار بدەین ئایەکێتی بکەینەوە بە یەکجەمسەری یانە. خۆگەر ئەو نەعقڵیان پێ بشکای ئەکرا بۆ پلینۆمێکەکەم و ئەڵێ مێشێتی هاوسەرۆکی فەشەری هێنا وەرن بە کۆنگرە بەسینەوە پلینۆم بکەین لە ماوەی 3 مانگە بنمونە لە ماوەی 6 هەفتەیە ئەمە بکەین و ئەوە بکەین یەکلایەن کردایەتەوە. بەڵام مەسەلەکە کودەتاکردنە بەسەر لاهوری شێرجەنگیە لەسەر داوای تورکیا و لەسەر داوای بنەماڵی بازانی. ئەگینا حتا ئەگەر بیشیانەوێ هاوسەرۆکیش نەمێنێ خۆمەشتێکی عەجیب نییە، حیزبێکە و ئێوە ئاڵوگۆڕ لە خۆیاکە قەیچێکە پلینۆمێ سازەکەم تەواوی کادرەکان کۆکەمەوە خەڵک ئەمانوێ سیستەمی هاوسەرۆکی نەمێنێ خەڵکینە دەنگ بە کێ دەن لەبێنی ئەم 3-4 کەسەیە بنمونە. دەنگیان بە قوبا بە پاڤێڵە پیرۆزی بێت، دەنگیان بە لاهورە پیرۆزی بێ، دەنگیان بە فڵان و فیسارە پیرۆزی بێ. باشە، بەڵام ئەمە کە بە پاڵپشتی تورکیا و بنەماڵی بازانی کرد هەر بەڕاستی بە خۆی کەڵەنگایە لای قەتا. بۆیە من لێرەوە ئەم قسە باسان ناکەم. باشە، بۆیە عەزیزم ئەمانە یەن بەهێز ئەم کاران ناکەن بە پەلامەر. باشە، چونکە مەسەلەکە مەسەلەی بەرژەوەندیە، هەر گروپێک بەرژەوەندی تایبەتی خۆی هەیە و لە چیا ببینێتەوە یەدیفاع لە مۆزوعەکە. حتا بۆ ئەوەیە کە لاهور ئیستیقالە بدا واز لێشێتی بهێنێ و دابنیشێ. باشە، یانێشێتی تەسلیم بکا بە بنەماڵی تاڵەبانی و بنەماڵی بازانی. باشە، ئەوەیە. ئەم ڕاستیانەی کە من ئەیڵێم زۆربەی زۆری گەمژەکان هەر نایزانن مەسەلەکەشێت تا قەیسەریانی هەر لە خۆیانەوە. باشە، بۆیە من ئەرکمە ڕاستیەکان یاریەکان بۆ خەڵک ڕوون بکەمەوە کە ئەم یاریانە چۆن دەست پێ کردووە و چۆن تەواو بێ و مۆزوعەکە بەروشوە دەچێت. باشە، بەڕێی من بە بۆچوونی من پەکەکە ئەبێ ڕۆڵی هەبێ بەڕاستی بۆ پەکەکە بۆ قەندیل عیبە لەم مۆزوعەیە بێدەنگ بێت، چونکە چارەنووسی لاهوری شێرجەنگی لەبەر هەڵوێستەکانی بووە بۆ پەکەکە و بۆ ڕۆژئاوای کوردستان بە فیدی تورکیا و ئەرەم بابەتانە. باشە، ئەگەر سبینیش لاهور لە ناوێکێتیشان نەمێنێ یان ببڕاتە ئەو لاوە دیسان بە زەرەری قەندیل و بە زەرەری پەکەکەی لە واقعە ئەو کاتە خراپ باجەکەی دەن، ئەو کاتە هێزەکانی یەکێتی شان بەشانی هێزەکانی پارتی ئەچێ شەڕی قەندیلەکەن لە حقیقەتە. ئەو کاتە ئێمە مانای دیفاع لە پەکەکە ناکەین ئەگەر ئێستا هەڵوێستیان نەبێ لە بەرامبەر ئەم مۆزوعانە، چونکە سیاسەت وایە بەڕاستی. باشە، خۆشەویستانی من
من ئەمەی کە ئێڵێم ڕە و بروو بۆچوونی خۆمە واتە ئەگەر من لاهوری شێرچەنگی بوومایە لە یەکەم ڕۆژەوە ئەوە مەکرد بێدەنگ نەبووم لە حقیقەتەوە شتیوان نییە بێدەنگ نەبووم بۆیە بەڕای من بە بۆچوونی من پێویستە لاهور زۆرترین هێز لە دەوری خۆی کۆ بکاتەوە و داوا لە خەڵک بکە لە هەموو شار و قەزا و ناحیەکان کە بێنە سێر شەقام لەسەر ئەم قەزەیە دژی تورکیا دژی بنەماڵەی بازانی و دژی بنەماڵەی تاڵەبانی و ئەبێ ئەم خەتەریە کە تورکیا و بنەماڵەی بازانی و تاڵەبانی لە پشتی ڕاوەساون بۆ خەڵکی ئەو ناوچەیە بە تەواوەتی ڕوون بێتەوە باشە چونکە وەکووتم باسەکە لاهوری شێرجەنگی نییە بەڵکو زاڵبوونی تەواوی ئەجندای تورکیا و بنەماڵەی بازانی و تاڵەبانیە بەسەر دەڤەری سلێمانیدا ئەمە ئەسلی مەسەلەکە من ئەو دیوی ترسەکان ئەبینم ئەگینا لاهور یەکێتی بە یەکێتی نە بێ بەیانی بڕوا دانیشی هەرچێ بکە ئەوە بەحسێکی ترەوە مشکلی من نییە لە ڕاستیە بەڵام من خەتەرەکە ئەبینم لە واقع باشە بۆچی من وا ئەڵێم چونکە باسەکە ئەم کێشمانە بە نێوەنگیری هیچ کەسێک یەکلایی نابێتەوە خۆشەویستانی من تورکیا و بنەماڵەی بازانی بڕیاریان داوە دەبێت لاهور نەمێنێت ئیلاقی بەسەر پۆسومۆستەوە نییە ئیلاقی بەسەر دانیشتنەوە نییە ئیلاقی بەسەر ڕێکەوتنەوە نییە ئیلاقی بەسەر ئەوە نییە تەواو بۆیە ماڵ جەلاب تاڵەبانیش بۆمانەوە قازانجی خۆیان ئەویان ئەوێ باشە کە پاڤێڵ و تورکیا و لەگەڵ پارتیا کۆکن لەسەری بە قازانجی خۆیان پاڤێڵش لە خۆیەوێ پاڤێڵێکی شێت و شبری حەشیش و دەرمان خۆر لە بەریتانیا بووە هەر لە خۆ بە حەیاتی هەر نازانێت کورچیە نازانێت بە کوردی قسە بکە باشە لەپتوپڕا ببێ بەس کەسی یەکەمی یەکێتی خوانەی بڕێ لە خوایەوێ لاهورکێ سەیۆک و لاهوری بۆ فرۆشێ ئەمە حەسڵی مەسەلەکە باشە ئەوە ئیتر باسی سەرۆکی دەستگایەک و زانیاری و ئەم شتە قۆڕانە مەکەن خەڵکی بەو شتانە بەڕاستی مەشغوڵ مەکەن ئای وڵات دەستگاکەیان گۆڕی و ئای وڵات لاهوریە هینیان لا برد و ئەم کوڕە ناوی چییە کردیان بە سکرتێری ئەوە قسە قۆڕان هەگرنەوە بۆ خۆتان بابە باسەکە جێبەجێکردنی ئەجندای ئەردۆغان و بنەماڵەی بازانیە بۆ لێدان لە لاهوری شێرجەنگی لەبەرەوەی لاهوری شێرجەنگی ملی نێوە بە بنەماڵەی بازانی لەبەرەوەی تەنازولی بۆ نەکردن لەبەرەوەی نەچوو بۆ لای مەسعود بازانی لەبەرەوەی دژی تورکیایە لەبەرەوەی پشتیوانی لە ڕۆژ ئاوا و لە پەکەکە و لەمانە کردووە لە ناوچەکەیە ئەمە ئەسی مەسەلەکەیە کاکیجان چی ئیلاقەیە بەسەر ئەم مۆزوعانەوە ئێوە ئەیبەنەوە بۆشێت هەیەڵێ کاکەم لاهور گەندەڵ بووە بۆ لاهور گەندەڵ بوو یا جەلات تاڵەبانی کاکە لاهور گەندەڵ بوو یان لایەن پێیان قوباد و پاڤێڵ و ئالەم بابەتانە ئێستا باسی هەموو یەکەین ئەمە چی ئیلاقی بەسەر ئەوە هەیە خۆ بەس بنەماڵەی تاڵەبانی 750 دۆنم زەویان لە دەباشانە بردووە لاهور ئەوەشی نەبردووە کێسە لە ماڵەکەیەتیانی قسە قۆڕانە بۆ ئارە مەحمە مەکەن کاکیشی باشە باسەکە ئەمانە نییە لە پێش سێ ڕۆژ بەر لە ئێسا ئێمە دژی هەمویان بووین ئێستا هاوکێشەکە ئاوایە بۆیە لاهور و لایەنگرانی دەبێت هەڵوێستیان هەبێ تەنها بۆ ڕێگەیانەی من وتم ئەو پرۆژەی پارتی و تورکیا و ماڵ تاڵەبانی شکست ئەخوا ئەگەر وانە سەرکەوتن بەدەستەهێنن ئەوان باشە یەکێ لە کێشە بناغەیەکانی لاهوری شێرجەنگی ئەوە بووە کە متمانەی بە قوبات و پاڤێڵ و شانازوو ئەوانە کردووە و متمانەی بە کۆمەڵێک گەنجی نەخوێنەوار کردووە لەسەر سنوورەکانەوەی هێناونی کردوونی بە کەڵەکە لە مەنتیقەی سلێمانیە باشە چونکە بۆ لەبەرەوەی لاهوری شێرجەنگی هیچ کاتێ چاوەڕوانی ئەوە نەبووە کە بنەماڵەی تاڵەبانی بە تایبەتی پاڤێڵ و قوبات لە دواوە خەنجەری لێبێن و سەری ببڕن باشە بەڵام ئەم تەسەوری لاهوری شێرجەنگی بۆ پیاوی سیاسی تەواو خراپە لە سیاسەتە نابێ متمانە بە هیچ کەسێ بێ بەڕاستی ئارا مەحمە ئەم چاوەی متمانە بەم چاوەیانی ناکات تێگەیت نایکەم متمانە نییە لە مەوازی سیاسەتە بەڕاستی بەڵام بەداخەوە لاهوری شێرجەنگی متمانەی بە ماڵ جەلات تاڵەبانی کردووە هیچ کاتێ چاوەڕوانی ئەوەی نەکردووە لە پشتەوە پاڤێڵ تاڵەبانی خەنجەری لێ بدا عەزیزەکەی من کاکە لاهور گیان خۆ تۆ ئەزانی کە پاڤێڵ تاڵەبانی هەموو شەوێ ئەمەنە تلیاگەخوا کەسێ تلیاگ خۆر بێ کەسێ هەر خەریکی ژن بێ کەسێ دوو سێسی ئافرەت بەرێتەوە سێکسی لەگەڵاکە ئەی عەزیزەکەی من تۆ چۆن پشت بەما بەچی ئەی هاوان تێگەی کاکە چۆن تۆ متمانە بەماکەی ئەمە کارە سادەکەیە بۆیە لەمە بەدەر ڕێگایتر نییە پاڤێڵ و قوبات کە بوونەتە نۆکەری بنەماڵی بازانی و ئەیانەوێ دەڤەری سلێمانی تەسیم بکەن لە ئەگەری سەرکەوتنیانە دەبێت فاتحا بخوێن بۆ هەموو شتێک ئەمە من ئەمە ئێوە ئەمە هەڵگرن بۆ ڕۆژی خۆی من پەلەم نییە عەزیزان من باشم زۆر راوە باشە
هەزاران جوێنم پێدراوە لەسەر فڵانش دوای هەموو شتەکەی من دەرچووە ئەوەی ئێستا ئێڵم هەشت شتەکەی من دەرەچێت لە دوایە هەموو ئەوانە نامم بۆ ئەنێرن پەشیمانە بنەوە کێسە گریم لێکن کێسە گرێ لە کاگارا مەحمەکەن ئارا مەحمود دیفاع لە لاهورەکەی ئەوە سبێنی هەمیان پەشیمانە بنەوە ئەڵێ وەڵاهی تۆ ڕاستی کرد ئەوە لاهور نەما بۆ نمونە با بڵێن نەما ئۆکەی ماڵ تاڵەبانی ماڵ بازارین چێکن لەو دەبرێ دوای بەخوا ئارا مەحمەد ڕاستی کرد بۆچی بەجێ ئەومان نەکرد دوای ئاواتان لێ بەڵام ئەڵێ کورد ئەڵێ لە دوای تڕێی خەمشە بڕێ تازە سوودی نابێ ئەو کاتە ئێستا هەڵوێز گرنگە بەڕاستی وەکو ئارا مەحمەد هەڵوێستان هەبێت باشە هەمووتان بیرتانە خەمەوە خۆشەویستان کە دکتۆر غالب چەقۆباران کرا لە سلێمانی مەگەر قوباد و پاڤێڵ نەبوون هەموو چەقۆ کێشەکانی پاراستن کە گیران سێ چوار کەس بوون هەموویان بردەوە بۆ هەولێریان ببنە ماڵی بازانی مەگەل لاهوری شێرجەنگی و هەموو میدیاکانی بڵاویان نەکردەوە هەموو هەوڵی خۆیاندا لاهور شکستی خوارد قوباد و پاڤێڵ وتیان ئیلا ئێمە ئایاندێنەوە بە پارتی چونیانەوە بە پارتی ئەگە سبێنێ لاهورەکان و فڵانەفیسارەکان نەمان کاکی ڕۆژنامەنووس کاکی گوێر فرۆش لە فەیسبووکا بە نمونە ئەوەی قسە بکەیت والله پاڤێڵ بە قۆنەرەخا دەمی هەر کەسێک قسەیە بکات ئەو پاڤێڵ تاڵەبانیە ئەوە من ئەوە ئێوە بەس مەکەی عەتاسەلاوی هەمووتان بیرتانە کە پارەیان خوارد بوو عینەکەی عەتاسەلاوی باشە کەسێکی لە هەولێرەوە هێنا لە لای پارتیەوە بۆ سلێمانی وتی پارەم لایەتی بنەماڵەی بازانی بە قوبادیان وتیان عەتاسەلاوی هاتووە کەسێکی بردووە مەچاری پارێ و ئەوە بۆ ئێمە عیب بۆ ژێر ساڵی ئێمە ئەو کەسەی بردووە ئەبێ بماننەوە پاڤێڵ و قوباد یەکسەر چوون بۆ لای عەتاسەلاوی وتیان کاکەگیان ئێمە کەسەکەمان بەرەوە ئێمە کێشەکە حەلەکەین کەسەکەی یانەوە کێشەکەیشیان حەل نەکرد دویان لەگەڵ عەتاسەلاوی بۆی عەتاشێت بوو جوێنی بە داروبەرەیە باشە ئەمە ئیش بۆ پاڤێڵ و قوباد دوو کادری پارتین عەزیزانی من لە پێناوی پارە و تریاک و ئافەت و پارە زۆریە من چۆن دابریشم بسمە سەنگەری دژایەتی لاهوری شێرجەنگیکەم لەم کاتەیە و بڕۆم بە پیاوی پاڤێڵ و قوباد و بنە ماڵی بازارێ کاکە شیوە ناکەم من چاو ڕاستەکەی من هەر ڕەفیق و دۆسیە ئارا مەحمەدی خۆشەوێ تەکلیفی وا لە ئارا مەحمەد نەکات بە هیچ جۆرێ بەڕاستی من ئەوەنە نامەرد نیم لە دوای 30 ساڵ شەڕی بنە ماڵی بازانی و ئەمانە بڕۆم ببم بە پیاوی قوباد و پاڤێڵ و شاناز و ببم بە پیاوی بنە ماڵی بازانی یا تورکیا نایکەم شتیوە بەڕاستی ئەوە ئیشی من نیە عەزیزان خۆشەویستە ئەوەیە ئەڵێ دکتۆر غالب پیاوی ئەو پیاوی ئەوە هەر ئاواتان کرد ئێوەش هەر هەمووتان پیاوی پاڤێڵ لە قوباد و پاڤێڵ و بنەماڵی بازارین شانازن بەڕاستی کە ئەو قسە ناکەن هەر هەمووتان سیخوڕی پاراستن هەر هەمووتان وەکو سەگ دانیشتون بە ئەوان پارە لەوانە وەرەگرن بۆی ئەو قسانە بەرامبەر ئێمە مەرانەکەن باشە چکە من پیاویشەوە ئازام ئاوا بە ئاشکرا قساکەم بۆیە کە ئەمانە ڕوویە ئەو کاتە ئەوەی قسەیە بە بنەماڵی بازانی بڵێ بە قۆڵپەسراوی پاڤێڵ و قوباد ئەوە دێنێنەوە بۆ هەولێر من لە هۆڵەندام و دوورم ئیشم بە کوردستان نییە بەڵام ئێوە باجەکەی دەن ئەمە مێژوو ئەم قسانم هەڵگرن با بمێنێ بۆ ئەگەر سەرکەوتوو بوو ماڵتاڵەبانی و لاهور چووە دەرەوە یا لاهور واسی هێنا یا بوو بەوانە بنمونە ئەم قسەی من هەڵگرن بۆ خۆتان بزان چۆنە بێت بزان بۆ ئەبێ ئەوانە بێت جا سیرەکە لەوایە پاڤێڵ هاتووە زمانی کوردی هەر نازانێ چوار کەلیمەی بۆ نازانێ ئەمڕۆ چۆن باوەشی کردو بۆ کوڕە نەخوێنەوارە ئاوایە کرد هەر ئەوە دیارەکە دەرمان خۆرە هەر باوەشەکەی بەڕاستی ئەویە باسی قەچاشەتی بۆ منەکە عەزیزانی من باشم لاهور لە بەریتانیا بووە جەلات تاڵەبانی باوکی زەوی و گرد و پارەی کوردستانی ئەبەخشیەوە باشە دەملیۆن یا بە خەڵک گردی ئەیا بە خەڵک کوڕەکانی خۆی یەکردە ملیار لێر باشە سەدان دۆنم زەوی بە خەڵک بە هەدیە ئەبەخشی جەلات تاڵەبانی باوکیان باشە 30 دانە ساڵی ڕەبەقا بنەماڵەی تاڵەبانی سلێمانی ئەکڕێنەوە هەموویان کردە موڵشی خۆیان بنەماڵی جەلات تاڵەبانی ئەوەی سلێمانی و گەرمیان و سەیسایەق و هەڵەبجە وای لێ هات بنەماڵەی تاڵەبانی ویان لەو شارە کرد بەڕاستی هەر هەمویان دزی باشە ئەوەیە بڕۆ باسی گردی دەباشان 750 دۆنم زەویە بڕۆ سێریکەن بزان چی ماوە لە سلێمانیە هی ماڵ تاڵەبانی نەبێ بە قەیوانیشەوە کە هەمووی مرشی ماجرا تاڵەبانیە ئەمێ لێرەیشەوە بە گردەکە بڵێم ئام قسەی من بۆ مێژوو هەڵبگرن خۆشەویستان ئەگەر لاهور نەمێنێ و پاڤێڵ تاڵەبانی سەرکەوتوو بەدەست بهێنێت گۆڕان لە سلێمانیشان نامێنێ بۆ شارەزاییدا پاڤێڵ تاڵەبانی بڕیاری یاوە کە گردەکە لە کوڕەکانی نێشان سەفا بسەنێتەوە چونکەڵێ ئەو گردە لەگەڵ 10 ملیۆنە باوکم هەدیەی کردەوە بە نێشان سەفا ملیانە سەرمەوە هینی ئەوان نییە ئەوەشتان لێ ئەسەنێتەوە پاڤێڵ تاڵەبانی ئەمە من ئەمەش هەڵگرن هەر بۆ مێژوو دیسان بزانە پاڤێڵ ئەگە سەرکەوتو بێ وا ئەکایەوە ناکە گردەکە لێ ئەسەنێتەوە چونکە هینی باوکیتی هیچ جەلات تاڵەبانی نەکی نێشان سەفا ئەمە هەڵگرن بزان چۆن شەوێکیش ئابەسە گردەکەیە ئەڵێ بڕۆن دەرەوە زەحمە نەبێ ئەم گردە هینی ئێمێ تۆ پەلە مەکەن جارێ باشە چونکە ئارا مەحمەد هەست قسەیەکی کرد ئەو قسەی یەتە دیگەی ئارا مەحمەد هەمیشە هەروە بووە لە حەقیقەتە با بمێنێ بۆ مێژوو باشە
باشە دڵنیایشتانەکەم دوای ئەمە ئەوەی کەماوە لە سلێمانیا بنەماڵەی تاالبانی پاڤێڵەشێت ئەیبا بۆ خۆی بۆ بنەماڵەکەی خۆی ئەو تاکید بندەوە پاڤێڵ سیاست ناکە پاڤێڵ کەسێکی نەخوێنەوار کەسێکی گەمژە کەسێکی ناحاڵی کەسێکی دەرمانخۆر کەسێک فڕی بە سیاستەوە نییە نازانێت سیاست چییە شەو دەشیش لێات و خەریکی ئافرەتە دوو سێسێ ئافر و تەکاتەوە دنیای مەلەفی ئەخلاقی لای ئارام ئەحمەدەیە بەس خۆم حەزناکەم باسی ئەو شتانە بکەم باشە هەموو ئەمانە بەتەمان ئەم شتان بکە شیوە چۆن بکە وەکوتم پاڤێڵ تاالبانی یەک فڕۆکەی کڕیوە بە 7 ملیۆن دلار خۆشەویستە قوبات کەشتی هەیە لە ئیتالیا نرخەکەی $100 کاتی خۆی باسم کرد بە ژمارە حسابەکەی دوبەی قوبات تاالبانی ملیارێک و 300 تا 400 ملیۆن دلاری لەسەر خۆشەویستە باشە نازانم قوبات یا پاڤێڵ چۆنیان لە ڕوویە باسی مەسایلی قاچاقچێتی و ئەلەم بابەتانەیەکەن خۆ ڕەبی قاچاقچێتی سەرۆکی گروپەکەی هاوڕێی شێخ نووریە کە لە ئێرانەوە بۆ کوردستان و بۆ تورکیا سەرقاڵی هێنانی هێلکەی بۆ گەنە دوو و چۆری و هەموو شتێکە بۆ پاڤێڵ تاالبانیە وازانی ئێمە نازانین کە قاچاقچێتی ئاڵتونی شەکەن لە تورکیا و لە دووبەی لەمانەوە بۆ سلێمانی هەموو قاچەکان خۆتن هەموو ئەمانە خۆ باشە تورکیا لە خۆڕایی ئەو ڕێگایی نەکردوێتەوە بۆ پاڤێڵ تاالبانی و بۆ ئەو هاوڕێیە کە قاچاقچێتی تیا بکەن خۆ لە خۆ نییە بۆ ئەوەیە کە لاهوری پێتەسفێ بکە هەمووی 6 مانگە بێ ئەو ڕێگەی کراوەتەوە خێرا ئیشەکەی هاتە دی باشە تەمەنیش باقی بێ ئایندەی هەموو ئەوانە بەڕاستی ئەبینین وەرم بە ئێوە ئەڵێم بنەمانەی برای مەحموود و شاناز چیماوانەی دزن لەو مەنتیقانەیە خۆشەویستە باشە مەگەر ئەوەی ئەم ناوچەی بەو دەبێت بنەمای تاالبانی نەبوو ئەو نەبوو کێ بوو ئەی زەحمە نەبێ کێ سمای لەنەوە یەکەوە وا لێ کرد کێ بوو وای لێ کرد مەگەر بنەمای تاالبانی نەبوو مەگەر هەمیشە دەسەڵات لە بنەمای تاالبانی نەبوو لە مەنتیقە سلێمانیە لە ساڵی نەوە یەکەوە ئەوەیە وەرە شتێک ماوە بنەماڵی بازانی تەنێت زیبێ چاکە ئەم ڕاستیانە ئەڵێم ئەو توێڕی وێڕیانەی دەوری پاڤێڵ و قوباد و گردەکە و بنەماڵی بازانی ئارام ئەحمەد پیاوی لاهوری شێجێکی کۆلە قسە قۆڕانە هەڵگرن بۆ خۆتەن کاکە ئارام ئەحمەد تەنها پیاوی خۆیەتی باشە ئەی چییە شەڕی لاهورکەم بۆ پاراستن بۆ پاڤێڵ و قوبادی پیاوی چاکەم حتا نەبێ ئارام ئەحمەد بکەیت داوی ئێوە بەڕاستی باشە بڕۆ ئەمەی هینەکەی گۆڕیەوە هینی ناوی چیە فڕۆکە خانەکە دستین کەسی بردووە سەر دزی زەلامەکە دەرکراوە پاڤێڵ ئەوی بردوێتەوە بۆی دزی باشی بۆ بکات باشە بۆ هەیە بۆ هەموو ئەو خۆشەویستانە ئەم شەڕا شەڕی تەسلیمبوونی یەکێتی و سلێمانیە بە بنەماڵی بازانی سەرکردە کۆنەکانیش لەگەڵ زۆربیان قسەم کردووە خەمیان لێ هاتووە ئەڵێ ئایندەی هەمومان لە خەتەرایە بەڕاستی وەزعەکە زۆر بەرەو خەتەری ئەڕوا و هیچ ناکرێت لەگەڵ ئەم مۆزوعە مەگەر دەست بینی چەک هەمان پەلاماری یەکتر بین ئێسێکێتی ئاوای لێتوە باشە بۆ هەیە ئەوەی ئەگەر ئەمڕۆ پێمان وابێ ئەوەی کە زەرەکە لاهوری شێخ جەنگیە ئەوە وانە ئەوەی کە زەرەکە خودی ما تاالبانیە لە ئایندەیەکی نزیکە باشە من ئەوە بێژوو من لەگەڵ زۆربەی سەرانی یەکێتی کۆنەکان و ئەوانە قسەم کردو ئەم دووسێ ڕۆژە خۆشەویستە ناوی کەس نابم باشە هەست ئەەکەم لە قسەکانیانە سەرانی یەکێتی هەر هەمویان ڕاستیەکان ئەزانن هەمویان ئەڵێن بڵێ ئێمە ئەزانین کە مەسەلەکە تورکیایە مەسەلەکە بنەماڵی بازانیە کە ئەم کارانە ئەکا لەسەر ژیانی هەمومان خەتەر هەیە لە ئایندەیە نازانین ئایندە بەرەوشیەوە ئەچێ یا ئەبێتەسین بە بنەماڵی بازانیە هیچ من پێ ناکرێت هەمووی ئەوەیە بەڵام هەر هەمیشان دەستیان گرۆ بە ژۆنیەکانی خۆیانەوە بە بێدەنگی دانیشتون و هیچ شتێک ناکەن هەموو سەکردەکانێتی باشە یەکشتان بۆ جەرم و خۆشەویستان گوێگرن لە ئارام ئەحمەد کاتی خۆی لە هندستان لە شوێنێکا خوێندوومەتەوە پۆلیسێک بۆ سوکایەتی بە کابرایەک ئەڵێ ئەو پێڵەوانم بۆ پاک بکەرەوە پۆلیسەکە بە کابرایەک ئەڵێ کابرا ڕاستە بێتەوە یەک زە لە پۆلیسەکە هەیەت دەبێتە کێشە و پۆلیسەکە ئەچێ بۆ لای دادوەر و ئەوانە شکاتەکە باشە ئەڵێ وام و تۆ ڕاستە بەڵام ئەم زەلامە یەک تێلیاوە دادوەرەکە ئەڵێ تۆ پێویستە زۆرترین پارە بی بۆ کەسە واتە بە پۆلیسەکە ئەڵێ کە تۆ زلەیەکیشی بەرکەوتووە ئەوە ڕاستە بەڵام ئەبێ زۆرترین پارە بی بۆ کەسی کەس لەکەی لایت ئەویش ئەڵێ جەنابی دادوەر ئەو زلەی لە منداوە من پۆلیسم چۆن پارەی زۆر بم بەو دەڵێ ئەبێ بیت ئەویش پارەیەکی زۆری هەیە ئەچێ بەشێکی زۆری ئەیە بە کابرا دەوڵەمەند ئەبێ دوکان و بازار دائەنێ حسابی خۆی نازانێت ڕۆژێ دادوەرەکە پۆلیسەکە بانەکە پێ ئەڵێ بڕۆ زلێ لەو کابرای بدە ئەوەی ئەو کاتە زلەکەی لات و پارەکەدایە ئەویش ئەڵێ جەنابی حاکم ئەو کاتەی ویسم زلێ لێ بم تۆ نۆهێشت هەموو پارەکەی شموویە بەو ئێستا چۆن بچم زلێ لێ بدەم کە ئەو پارەی هەیە و دەسەڵاتی هەیە و ئەلەم بابەتانە
دادوەرەکەڵێت تۆ بڕۆ زلەکەی لێ بدەوە هەقن نەبێ وەڵا ئەمیش ئەچێ بۆ دوکانی کابرا 6 حەوز لێ لێیە ڕاشکەیە شەقی تێ هەڵایە کابرا یەک قسە ناکات باشە دوایی کابرای پۆلیس بەلایەوە سێرە بێ ئەچێ بڵێ دادوەرەکە و پێڵێ وەڵاهی سەیرە زۆرم لێیە یامە بەر شەق بەڵام هیچ قسەیەکی نەکرد ئەو کابرایە دادوەرەکەش پێڵێ ئەو کاتەی کە زلەکەی لە تۆیە ئەوە پارەی نەبوو بەڵام کەرامەتی هەبوو ئێستا پارەی هەیە بەڵام کەرامەتی نییە باشە ئێستا سەرانی یەکێتی هەمویان پارەیان هەیە بەڵام کەرامەتیان نییە هەر ئەم سەرانی یەکێتی ئەو کاتەکە لە شاخا بوون چونکە پارەیان نەبوو هەمیشە هەمویان کەرامەتیان هەبوو بەڵام ئێستا هەمویان کەرامەتیان لێ سەنراوەتەوە پارەیان دراوەتێ باشە پارە کەرامەتی ئینسان ناهێڵێ چۆن ئەوە نمونەیەکی جوان بوو کە بۆ ئێوەم باس کرد بەڕاستی بۆیە ئەمانەی ئێستا کەرامەتیان نەماوە باشە هەمووتان ئەو ڕاستی ئەزانن لە بەردەم خوا هەمووتان ئەو ڕاستی ئەزانن من ئەوەتەی هەم دژی لاهوری شەڕجەنگی بوو لەبەر ئەوی کەیکێتی بوو باشە بەڵام ئێستا ئەوەتە پشتیوانی یەکەم چکە پشتیوانی لەو لە خودی لاهور نییە لە عەقڵی منە دژی بنەماڵەی بازارین تاڵەبانی و تورکیایە باشە پشتیوانیەکەیشم لەوێوەیە کە دەڤەری سلێمانی تەسلیمی ماڵ مەلا مستەفا ئەکرێ و ماڵ تاڵەبانی و پاڤێڵ لە شەقامەکانە خەڵکی فەلاقە ئەکەن ئەمەنەی کە ئەدزن و تەعدا لە ئابڕوو و ناموسی خەڵکەکەن بەڕاستی باشە یەک کەسێک ناتوانێت قسە بکات لە دەڤەرە دوێ ئەم مۆزوعانەوە باشە من ئەگەر لاهوری شێرجەنگی بم کۆمەڵێک کارم ئەکرد ئەم 3 ڕۆژ باشە بەس من تێناگەم بۆچی ئەم کابرایە 3 ڕۆژە بێدەنگە ئەم لاهوری شێرجەنگی من ئاگام لێ نییە لە بەڕاستی بەداخە و لە نزیکەوە نایزانم قسەم لەگەڵ نەکردو تاوەکو بزانم مۆزوعەکان چیە بەڵام من تێناگەم بۆچی ئەم کابرای بێدەنگە و هیچ شتێک ناڵێوەکو نەبایدی بێ نەباران پشتیان لێ کردوتەوە لاهور ئێنێ خەڵگە با خەڵگە گۆڕێ ئەمەیەکە ئەوەیەکە ئەو دانیشە دیژ لەمەیە خواتەوە تێناگەم بەڕاستی مەسەلەکەی چییە هي هەر بۆی مۆزوع نییە لە لاهور پاگەڵ چێکە با بڕای بیکە من تێناگەم بەڕاستی ئەوەی تۆ ئەو خۆیتیان بۆ جوانێتەوە بەڵام ئەگەر من بوومایە باشە ئەگەر من بوومایە لە یەکەم ڕۆژەوە هێزم کۆ کردەوە باشە 10,000 چەکدارم کۆ کردەوە لە یەکەم ڕۆژەوە باشە ڕێگەم نەئەدا ئاوا بکەوێت ئەگەر شەڕی کۆڵان بە کۆڵان لە سلێمانیا کردووە باشە چونکە کاتێ بنەماڵەی تاڵەبانی خەمی سلێمانیان نییە میش خەمم نابێت باشە کاتێ ئەوان ئەنێ من تەسفیە بکەم منیش نایڵم ئەوم بەرامبەر پێ بەڕاستی باشە چونکە یەکەمین دەنگی کۆنگرەم هێناوە دەبوو من سکرتێری یەکێتی بم ئێستا لاهور بەخێر بووە بە هاوسەرۆک ئێستا هین پاڤێڵ کە ئێستا پاڤێڵ ئەڵێ ئەبێت تۆ نەبی و ئەبێ هەر من بم باشە ئەوەیە یان ئەگەر ئێستا من بم باش نییە ئەوەی کە پێم بکەێت لەبارەی میدیاییەوە لەبارەی کۆکردنەوەی هێز سەری خەڵک بۆ سەجاد و شەقامەکان بۆ هەموو جوڵەکردن ئەوەی کە پێم بکرێت لەبارەی هێزەوە بەڕاستی ئەیکەم باشە یا ئەگەر ئەمانشم پێ نەکرێ هەر ئێستا ئیعلانی دووکەتبوونی یەکێتی یەکەم ئەڵێم ئەم یەکێتیە من نیم لەبەرەوەی بنەماڵەی تاڵەبانی فرۆشیوانە بە بنەماڵی بازاری بە تورکیا یەکێتی نیشیمانی کوردستان ئەم یەکێتی نیشیمانیەیە کە ئێستا من ڕابەرایەت یەکەم تاوەکو پرینەم و کۆنگرە داوا لە هەموو ئەندامان و کادان یەکێتی یەکەم ئەوانەی کە دژی بنەماڵی بازانی و دژی ئەمانن وەرە ناو یەکێتی نیشیمانی کوردستانەوە ئەم ئاوامەکە بەڕاستی وەکو حیزبی دموکرات و سەردەمی قاسملوو لە واقع قاسملووش هەشتێکی وا بوو کە بوو بە 2 حیزب بوو بە 2 حیزب حیزبی دموکرات ژوای لێک هەر بە ناوی یەکێتیشەوە ها ئەیکەم بە 2 حیزب بۆچی نەقەیچەکە یەکێتی نیشیمانی بنەماڵی تاڵەبانی لەگەڵ بنەماڵی بازارە من دەرەکەن ئۆکەی دەرمکەن ئەیکەم ئەم بە یەکێتێکی تر حیزبیشکە دروستەکەم بۆ خۆم چیەکە 50,000 چەکدار کۆکەمەوەی حیزب بۆ خۆم دروستەکەم چییە خۆشێکی عەجیب نییە من بمواکەم بەڕاستی باشە من بمواکەم ئیعلانی کردبوونی یەکێتی یەکەم خۆمە بم بە سکرتێری یەکێتی با لە پاڤێڵ بڕوا چێکە بیکات تەواو بەزەبێ هەموو هێزەکان و کۆ بکەیتەوە بەڕاستی ئەوە پێشەوانەی یەکێتیەکەی ماڵ تاڵەبانی کە بوو بە پیاوی بنەماڵی بازانی باشە کە بوون بە نۆکەری ئەوان تۆ ئەبێ ئاوا بکەیت باشە مشت لە نازانم چی ئەوە ئەکرێتەوە ئەگەڕێتەوە ئەگەینا تۆ 3 ڕۆژە بێدەنگی بۆیە لاهور بۆ بە ئەینە پاڤێڵ بۆ بە پیاو ئەوە بێدەنگی تۆیە لە ڕاستیە باشە ئەڵێ کاتێ لە ماڵێکا پشی لە زۆرە ئەوە لەبەرەوەی پشی لە نازانم چی ئەلەم بابەتانەیە ئەبێ پکێشکی بەدەمیانە بەڕاستی نەک بێدەنگبی لە بەرامبەریانە بەڕاستی تێگەیت ئەوان 3 ڕۆژە کاتە لە تۆ گرتووە هەمیان درۆ لەگەڵاکەن تەلەفۆنی بۆکەن ئەمە کاگار لاهور بەیانی دانیشین عەسر دانیشین و با مۆزوعەکە ئاوا حەلکرێ هەمویان درۆکەن هەمویان ئاوان کاتە کوژن لەبەرەوەی کە تۆ تەسفیەکەن برای بەڕێزم باشە بۆ ئەوەی کە هیچی بۆ نەهێڵنەوە
بەرنامەی تەسفیەکردنی تۆیە لەسەر داوای ئەردۆغان و بنەماڵی بازانی لە ڕێگەی مەنابەختیار و پاڤڵ تاڵەبانیەوە لە منی وەربگرە لە هەوری شێرجەنگی عەزیزەکەی ئارام محمەد لە منەوە وەریبگرە تێگەیت ئەو شوەی تەلەفۆنم بۆکردم پێم وتی عەزیزەکەی ئارام محمەد وانم بابەتان لەو کاتەوە هەرجۆنم پێیان چڵکا خۆرەکانی بنەماڵی تاڵەبانی و بنەماڵی بازانی ئێستا تێگەم ئەو جنانەی کە لەسەر لاهور پێم ئەدرا هەمووی نۆکەری ئەم پاڤێڵ و شاناز و هێر و ئەم ساختەچیانی گۆڕان و پارتیەکان بوون ئێستا باشتر لە مۆزوعەکان حاڵیە بن باشە بۆیە ئەم بەرنامەی لابدنی ئەم هێز و ئەو هێز نییە بەڵکو بەرنامەی تەسفیەکردنی لاهوری شەرجەنگیە لەسەر داوای بنەماڵی بازانی تەواو ئەو کەسەی لە دەڤەری سلێمانیا دژی بنەماڵی بازانیە ئەبێت دیفاع لە لاهوری شەرجەنگیکە ئەمە هاوکێشەکەی داخێت باشە لەسەر و ئەمەیشەوە بابە ئەمە کۆتایی مێژوو نییە باشە یەکێتی چییە جاتە بەلاتەوە هین بێکاک لاهوری شەرجەنگی چییە یانی باسی کاک نەوشیروان مستەفا هەموو تەمەنی بۆ کۆمەڵەوە بۆ یەکێتی سەرف کرد لە خراپترین کاتەکانە دۆخەکانە لە شاخە بێنانی بێئاوی قوربەسەری بەدبەختی شەڕ هەموو ئەمانێکی کاک نەوشیروان مستەفا بۆ یەکێتی نیشیمانی پوسەن دوجار کە یەکێتی کە کاک نەوشیروان زانی یەکێتی بۆتە دزخانە بە تەنها ڕۆی باشە بچووی بۆ گردەکە و دوای ساڵە 2 ساڵ 3 ساڵ گۆڕانی دروست کرد تۆش دەتوانی هەماشت بکەیت کاکیش دەتوانی هەماشت بکەیت ماوەیە کاک نەوشیروان خۆی داگرت و دوایی گۆڕانی دروست کرد تەمەنی کاک نەوشیروانش لە بانەوە بوو نەیتوانی ئەگەر کاک نەوشیروان لەو کاتەیە تەمەنی تۆی ببوایە بە نمونە بڕوا بکە مەسعود بەدەنشی ئەڕوخان ئەو کاک نەوشیروانە با باش بزانین کاک لاهوری شەرجەنگی ئەگەر کاک نەوشیروان لە تەمەنی تۆ وایە بەس حیفێ کاک نەوشیروان شانسی نەبوو پیر بوو کە گۆڕانی دروست کرد باشە ئەگەر لەو کاتەیە ئەو کاک نەوشیروانە 50 ساڵ تەمەنی بوایە و تەمەنی ئێسای لاهوری شەرجەنگی بوایە بڕواتە نەبێ ئێستا بنەماڵی بەدەنشی ئەڕوخان نەکە بنەماڵی تاڵەبانی تۆ گەنجی ئەتوانی ئەو کار نەبکەی باشە تۆ خۆت خاوەنی یەکێتیت یەک جوڵە بکەی ئەو شەکەر و سەرسەریانە کشیانە خەنەوە ناوگەڵیان بەس تەسبیحەکە بابێ خۆ ناو خۆن ئەمە شەڕە چییە باشە هەموو کەسێکی بۆ مانەوەی خۆی شەڕەکە ئەمە تەعدایە بنەماڵی بازانی و بنەماڵی تاڵەبانی لە تۆ یەکەن کاک لاهوری شەرجەنگی نابێ قبوڵی کەیت نابێ ملی پێ بدەی بەڕێی من بەڕاستی باشە بەڵام لەبەر چونکە بۆشی هیچ پێ ناکە بەری هەمویان بەژەوەندی ئابووریان هەیە لە خوانی تێک نایەن باشە قەسەم بەخوا ناتوان شەڕکەن باشە بەس تۆ توندی بکەرەوە لێیان بزانم ئەتوان چی بکەن باشە پاڤێڵ لە هەموو تەمەنیان ڕۆژگاری ئاوای بەخۆی نەبینیوە هاتۆتە سەر حازری باشە ئەسپەیەکی بۆ کورد نەکوشتووە یەکسەر ئەوێ بێ بە کەسی کە یەکەمی یەکێتی باشە بە شەرتێکیش خۆشەویستان بەدەیان کچە شەهید و کوڕە شەهید پێنج بە منەوە کاڵە کاکە ئارام ئەم پاڤێڵە هەر ئێمە ناناسێ ئەم پاڤڵ جا تاڵەبان هەر نازانێت کێ شەهید کراوە کێ شەهید نییە و فەرماندە کێ و هێز کێ عوسمان بانی مارانی ئەوە یەکێتیە کە شەهید پاڤڵ تاڵەبانی من ناناسێ ڕاستەکە پاڤێڵ گەمژەیەکی بەریتانیا کەس ناناسێ بە ئاخرێکی دیسکۆ میسکۆ و ڕابواردنی خۆی بۆ خۆی یەکشت نازانێت لە سیاسەت و لە عیلاقاتی ئیجتیماعی و کۆمەڵایەتی یەکشتە هەر نازانێت پاڤێڵ تاڵەبانی یعنی ڕێ ئەمڕۆ ئاوایە کرد لەو کوڕی جێترۆرە کەسێکی سەرسەریە لە واقع باشە ئەوەیە یاڵێ چی هینە پاڤێڵ تاڵەبانی سێم درۆ ئێمە پاراستنی فێری کردووە وەڵام من دەرمان خوارد دەرمان دۆزیێتەوە لە ماڵەکەمان دەرمان خوارد کراوم دەیخوا و ڕۆژکا بۆ درود باشە وەڵام ئەگەر دەرمانی کێشابێ ئینە دەرمانیش خواردی چشتی چکاکە هێرۆخانیش کەوای لێ هاتۆ پاڤڵ گیان تۆ لە هێرۆخانتدا کاتێک کە خوارد بوو تۆ سەرخۆشبی بە حەشیش و بە دەرمان لە هێرۆخاندا بەسەری ئاوا شێتی کرد ێستا لە هیندستان لەکوێ بردویانە بۆ چارەسەری بەڕاستی تۆ لە دایکی شکر کرد دایکتدا پاڤێڵ تاڵەبانی پاڤێڵ تۆ چیت خەڵک دەرمان خواردەکە کاکە بۆ چیت کردووە ئادەی نووسینەکەتم پێ بڵێ عەقڵەکەتم پێ بڵێ وتارەکەتم پێ بڵێ فکرەکەتم پێ بڵێ تۆ هیچ نی بە قورعان کە ڕووی بابی زەمانە ڕەش بێ کاکە پاڤێڵ تۆ بووی بەشت بەخوا ڕووی زەمانە ڕەش بێ بەڕاستی تۆ چیت کاکە وەڵڵا تۆ هیچ نی بە قورعان باکن بە ناموسم هێزی ئەم پەنجەی ئارام محمەد نییە یەکشت نازانیت باشە یان پاشان ئەمە چۆن بوو پاڤێڵ تاڵەبانی تا لەگە بنەماڵەی بازانی و مەلابەختیاری خەزوو تا ڕێ نەکەوتن بۆم کودەتایە بۆ باسی ئەم دەرمان خواردە نەکرد هەر لە پێرەوە کە کودەتاکەن دەست پێکەش دەرمان خوارد کرابووی بۆ تۆ وازانی ئێمە چین درۆ دەموچاومان دەچێ چێ خەڵکە لە کەرە چێ کاکە قوبات هین کاکە پاڤێڵ خەڵکە جارێکە درۆگەی دەرمانجی تەڵماچی چی بابە ئەم فشەفشەکەیەکەی باسی قاچاقچێتی و باسی دەرمان خوارد کراوم هەر هەمووی درۆ دەلەسەیە کاکە خۆ خەڵک هەموو شانە زانێ شە بۆ چیەکەی یعنی وازان خەڵک بڕۆتان پێکە 30 ساڵە ئێوە دوورەکە خەڵکاکەن ئەوەشی کە بۆ من جێگای داخام پێشمەگەی دێرین و بازرگان و تجار و خاوەن کۆمپانیا و دەرەجەدار و سەربازی و هەتا دوایی ملی خۆیان ئاوا شۆڕ کردووە
تا بزان کێ سەرەکەوێ چونکە خەڵکی کو زۆر ئیتیهازیە خۆشەویستان زۆر دووڕوە تا بزان کێ سەرەکەوێ هەر کە زانێن کەسەکە سەرکەوت تەپڵی بۆ لێن لەگە ئەو کەسە یاڕۆن ئەمە قاعیدەی کوردە من کورد باشە ناسم بەیانی لاهور فوی پیا بکات و بێتەوە ئەوە 100,000 کەس دوایەکەوێت بەڵام ئاوا بێدەنگ بە هیچ قسەنەکە پاڤڵ تەڵەبانی ئەوان بڕۆن کەزانیان ئەوە لاهور تەواوە کاتی پاڤڵە پاڤڵ هەچی ئەوانەی کە وێنەی لاهوریان داناوە ئەیکەن بە وێنەی پاڤڵ تەڵەبانی من کورد باشە ناسم من کورد ناسم سوێن بە قورئان سوێن بەخوا بەیانی حەشتی شەعبی لەو بەغاو کەرکووکەوە بێ بۆ هەولێر بێ بۆ بارینان بێ بۆ سلێمانی سێمانی پێ ناچێ 100,000 کەس لەو کوردستانە ئەبن بە حەشتی شەعبی یەن بە لۆگۆی ئەو حەشتی شەعبیەوە لەو فەیسبووکە جوێن بە ئارام محمەد ئەگەر ئەو حەشتی شەعبیەوە هاتەوە بۆ کوردستان بە نمونە چونکە دڵنیام یێتەوە دڵنیام هەرێم نامێنێ ئەگەر خەڵکی کورد بە ئەگەر تەمەن باقی بێ ئەگەر خەڵکی کورد لەسەر حەشتی شەعبی هەر ئەمانە کە ئێستا جوێنم پێێن کە ئێستا پیاوی پارتی و پاراستن و یەکێتی و ماڵمام جەلال و نازانم ئادەم بابەتانن ئەو کاتە ژێن بە ئارام محمەد لەسەر حەشتی شەعبی تێگەی من کورد ئەوە باشە ناس باشە بۆیە ئەم قسانە بێ خۆشەویستان چونکە ئەمانە حەقایقە حەقم نییە بەسەر ئەوە من لێرەیشەوە بە هەموو کەسێک ئەڵێم لەم هاوکێشەیە ئەبێ خەڵک لە کوردستان پشتیوانی بکات لە لاهوری شێخجینجی بە هەرچێ پێدەکرێت هاتە سەر شەقام بە نووسین بە تووڕەبوون بە کۆبوونەوەی خەڵک بە هەر هەموو شتێ چونکە بۆ وەکو وتم دیفاعکردن نییە لە شخصیەک لە چوارچێوەیەک لە پەتیدەیەک کە ناوی لاهوری شێخجینجیە بەڵکو لێدانە لە ئەجندای تورکیا بنەماڵەی بازانی و بنەماڵی تاڵبانی ئێمە ئەبێت لەم ئەجندایە بدەین من ئەو شەوە وتم بابە تۆ وابزانە ئەمە لاهوری شێخجینجی نییە باشە وازان کەسێکی تر ناوی ئەمەیە بەڵام هاوکێشەکە ئیس ئەمڕۆ لاهورە باشە و ئەبێ پەکەکە ڕۆڵی خۆی هەبێت لە مۆزوعە پێویستە پەکەکە بە هەموو توانایەوە تەبا من کۆمەڵە پەیوەندیم کردووە پێویستە پەکەکە بە هەموو توانایەوە بێتە سەرخەت پشتێن لاهوری شێخجینجیکە ئەگەر پێویستکە بە هێزیش بێ یارمەتی هین بدا یارمەتی لاهوری شێخجینجی بدا ڕاستی پێویستە پەکەوە کار بکات باشە یا پەشەک لە منتەقەی پێنجێن و ئالەم بابەتانەوە پێویستە لاهور ئەمەندە وریا بێ کە بڵێم وڵات ئەو شاران لێ بکە بە چەرمی چۆلەکە بەڕاستی ئاوا بکە بڕۆ پەیوەندی بە قەندیلەوە بکە بڕۆ بۆ قەندیل هێز بەرە 2000 خۆدا بچۆ بۆ قەندیل پێیان بڵێ ئەمە هەلومەرجەکەیە وەرن لەگەڵ منە باشە داوا لە جەماوەری خەڵکی کوردستان کە بێنە سەر شەقام بەڕاستی داوا لە هێزەکان یەکێتی کە بڵێ وەرن پشتیوانی بکەن دژی بنەماڵەی بازانی و دژی ئەردۆغان و دژی پافێڵ و قوبات کە بوون بەنەوەکەری بنەماڵەی بازانی تۆ پێویستە ئەمە بکەی بەڕاستی من تۆ بم ئەماکەم لە هەر لە یەکەم ڕۆژەوە من بوومایە هەتا ئێستا 10,000 شەکدار من دەری خۆم کردووە هەر پێویست نییە بە هێزی یەکێتی و پێشمەرگە و هێزی 47 و نازانم ئەپۆلیس و ئاسایش و ئەلەم بابەتانە هەموو کەسێک لە کوردستان هێزە چەکی خۆی هەیە بانەوازەکەم ئەڵێم ماڵەکەم لە فڵان شوێنە داواکەم لە هەموو گەنجانی منتیقەی گەرمیان و شارە جوڵەمانە بە چەکەکە نەبێ بۆ ماڵەکەی لاهوری شێخجینجی باشە ئەدیان 1000 کەس بێت کۆی کەرەوە وەرە دەرەوە لە ماڵەکەت وەرە میدیاوە قسە بکە وەڵامی بنەماڵی تاڵبانی بدەرەوە وەڵامی بنەماڵی بازانی بدەرەوە بێدەنگ نەبە بەڕاستی لە ماڵەوە دامنیشە بێدەنگ بیت و ئەوانش تەسفی هەموو شتێ بکەن و لە دواییشە بڵێن کاکە ژیان هاوسەرۆکی هەڵوەشایەوە پێویست بە کۆنگرە و بە هیچ ناکاتوم من سکرتێری یەکێتیم وەکو پاڤڵ و کاک لاهور تۆ خوا حافیزی بێت پێویست ناکە ئەوە بکەیت ئەمە ئەسڵی مۆزوعەکە بۆیە سەیری کەن خۆشەویستان لە هەموو تەمەنمە تا ئەم دووسێ ڕۆژە یەک بوشەم نەبووە بە قازانجی لاهوری شێخجینجی بێ خۆشەویستە باشە بەڵام ئێستا چونکە ئەجنداکە ئەزانم چونکە ئەزانم سبینی دەڤەری سلێمانی و گەرمیان و پەکەکە لە خەتەرایە باشە کە زیاتریش ئەم دیفاعی من لە لاهور زیاتر دیفاعیش لە پەکەکە و لەو ئەجندایە لە ناوچەکەیە بەڕاستی دژی تورکیا و دژی بنەماڵی بازانی باش نییە لێرەوە من قسەکارەکەم بۆیە بە هەموو توانامەوە بە هەموو وجودمەوە بەڕاستی هەتا ئەم شەڕەتەوە بێ پشتیوانی ئەەکەم لە لاهوری شێخجینجی دژی بنەماڵی بازانی و دژی ئەردۆغان و تورکیا بە قازانجی ئازادی بە قازانجی پەکەکە بە قازانجی ئەو ناوچەیە هیوادارم هەمووشتان وای بکەنەوە مەکەونە ژێ تاسیری ئەم قسە قۆڕە مناڵانەیە کە ئاکە لاهوری شێخجینجی ناکردیا گەندەڵ بۆ جا هەمووانە زین هەمیان گەندەڵ بوون و باچەکەسە مەسەلەی گەندەڵی نییە ئێ بۆ بنەماڵی بازانی گەندەڵی نەکرد گەندەڵن حد دژی جەردێشن بەڕاستی بۆ بنەماڵی تاڵبانی غڕەبی دزی و گەندەڵی و ڕاوڕوتی بوون خۆکاکردوڵ کاتێ بنەماڵی تاڵبانی و بازانی دزیان لە ئێمەکەم لاهور لە بەریتانیا بوو هەر گەنجێ بوو هەر نێزانی چاتە چیتی چییە ساڵی 91 92 93 94 95 96 لاهور و ئەمانە هەر نەبووە بنەماڵی تاڵبانی هەر دزیان لە ئێمە کرد شاناز و هێرە و نازانکە هەر دز بوون ئەمانە کاکشینم هەر دز و جەردە بوون بەڕاستی کاکە ئەمە تەواو ئەوەی مەسەلەکە ئیتر من قسەکانی خۆم ناکەم
هیوادارم ئەم لایڤەم کۆمەڵی خەڵک بینێن بۆ لاهوری شێرجەنگی بەوەردی گوێ لێ بگرێ و بزانێ کە هەلومەرجی لاهوری شێرجەنگی لە خەتەرایە لەسەر داوای ئەردۆغان و پاراستن لە ڕێگەی مەلا بەختیارەوە بۆ قوبا تاڵەبانی کە زاوای مەلا بەختیارە ئەیانەوێ لاهوری شێرجەنگی تەسویەکەن بنەماڵەی شێرجەنگی تەسویەکەن ئەمە ئاسی مەسەلەکەیە هیچ عیلاقی بەسەر دژەترۆر و بەسەر نازانم زانیاری ئەمانەوە نییە بابەتەکە تەسویەکردنی لاهوری شێرجەنگیە لەسەر داوای تورکیا و لەسەر داوای بنەماڵی بازانێ باشە حەزەکە بەیانی هەچی پۆسەی بیگۆڕێ پافێق تاڵەبانی هیچ کێشەیەک نییەوە مەتارە گۆڕێ دژەتۆرە گۆڕێ زانیاریە گۆڕێ سەر مەرزەکە ئەگۆڕێ چی ئەگۆڕێ بڕۆ بیگۆڕێ ئەمە ئاسی مەسەلەکە نییە هیچ عیلاقی بەمەوە نییە بەڕاستی حەزەکە هەتا یەک هەفتەیەکە ئەم پافێق تاڵەبانیە بە یارمەتی بنەماڵی بازانی و مەسئول بازانی ئەتوانێت سەدان پۆستێکە بگۆڕێ ئەمە هیچ کێشەیەک نییە ئەمە هەر ئاسی مۆزوعەکە نییە هەندێکت بە کاگەرەمەوە دژەتۆریان دێنە جا بەدێن دژەتۆر چییە دژەتۆر چییە ها چا بەدێنێ مەگە دژەتۆرەکە چییە مثلا بۆ نمونە ئەم دژەتۆرە قال بە یا فەتاوی هەرێکێتی نین ها هەر دزنین ئەوە فەقیرن ئێوە کاکە ئای وڵا دژەتۆرەکان گۆڕی دەی چای دەرا گۆڕیان چیە پێشتریش هەرو کابرا هەڵەبجەیە بوو ئێستا ئەوە بەس ئەوەیە لاهوری پاڤێڵە هەر یەک کەسە خۆ هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ براشیدم ئەمە چیە خەڵک باسیەکە ئای دژەتۆر گۆڕا و ئای لاهور گۆڕە هین گۆڕا و دەزێتانی گۆڕە جێوە چییە چییە بەڕاستی بگۆڕیان نەگۆڕێ ئەوە کەی مۆزوعن کاک ها ئەوانە هیچ نین لە حەقیقەتە ئەسلی مەسەلەکە تەسلیمبوونی بنەماڵی تاڵەبانی بە بنەماڵی بارزانی سبێنیش کە لاهور نەما اینجا شەڕ لەگەڵ پەکەکە لەدان لە پەکەکە هەزار یەک بەدبەختی یەخە بۆ کۆمەڵگایەکە تەواو چونکە کەس هەموو بنەماڵی تاڵەبانی بنەماڵی بازانی چی بڵێن دەرەگەی قوباتەوە ئەوان جێبەجێیەکەن کەواتە ئەو کاتە هیچ شتێک نامێنێتەوە ئەمە مەسەلەکەی خۆشەویستانە نەگەوەی کە وەڵام من دامێژم پشوێنی لاهوری شێرجەنگی کەم و بڵێم لاهور ئەوە نا باسەکە خودی لاهور نییە بەڕاستی وەلو خۆم وتم هەتا ئەم کێشەیە تەواو بێ کە هەموو تەمەنم دژی لاهوری شێرجەنگی بووم هەتا ئەمە تەواو بێ بە هەموو توانامەوە پشتیوانی ئەەکەم لە لاهوری شێرجەنگی دژی بنەماڵی بازانی و دژی ئەردۆغان و تورکیا و دژی پاڤێڵ و قوباد و شاناس کە بوونەتە نۆکەی بنەماڵی بازانی ئەمە ڕای منە هیوادارم هەمووتان وابی بکەنەوە لە واقع هەمووتان وابی بکەنەوە ئەگەریش نا ئایندە هەموو حقەتەکان دەرەکەوێ کەسیش نەوێت ئەڵا ئارام محمە خۆ ئەگە خۆم بفرۆشتایە بە لاهوری شێرجەنگی بەمانە کاتی ئەم فرۆش کە خاوەنی هەموو شتێک بوو بنمونە ساڵێ بەلێ 6 مانگ بەلێ ئێستا ئێمە ئەهلی خۆفرۆشی نین ئێمە ئەهلی هەڵوێستین ئەهلی عەقڵین ئەهلی منطقین ئەهلی ئەخلاقی سیاسین بەڕاستی باشە ئێمە ئەخلاقمانێ لە حەقیقەتە ئێمە وەکو خۆری توێڕێنین کە لە فەیسبووکە ئاگام لیان بوو هەمویان ڕسمی لاهوریان دانابوو شێخ لاهور شێرەکەی یەکێتی ئێستا 2 ڕۆژە وەساکە ئاوایە ئاگام لێیە وێنەکەی لاهوریان دابکەن بە پاڤێڵ ئەو نە خوێڕین ئەوانە خۆشەویستن زەلام هەیە لەسەر ئەو لاهوری شێرجەنگیە 100 جوێنی بە ئارە محمەد داوە باشە کاکەم کەچی ئێستا لەسەر پاڤێڵ جوێنم پێدا ئامانە ئینسانێکی سەخیف و خوێڕین ئەمانە خۆشەویستن لەبەرەوە کەس پێم نەڵێ کاگەرە محمەد خەڵک گوڵ عەلەی وەجەبە بڵێ مشکلی من نییە هەموو کورد قسە بکە لە ئاشێ بخوێنێ ئارا محمەد قسەی خۆیەکە بەڕاستی ئەوە یاریەکەش دەست بێکە خۆشەویستان منی تر کاتان ناکوژم و خواتان لەگەڵ و هەتا ئەم مۆزوعانە بەلایەکەکە من لەگەڵتانام بۆ هەر هەموو شتێک ئیتر بزانێکین چۆنە بێت خواتان لەگەڵ و شەو شۆگاتان خۆش بێ عەزیزانی من بەخێر